خۆشەویستان سڵاوتان لێ بێدەم کاتەوە هەموو کاتێکتان شار و کامەران بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ هاتینەوە خزمەتتان بۆ قسەکردن سەبارەت بە بێبەشکردنی توێژێکی گرنگ لە سێکتەری پەروەردەیە لە دامەزراندن کە ئەویش لە ماوەکانی ڕابردوو زۆر ناو هەبوون بەناوی مولحەق و خۆبەخش و گرێبەست و وانەبێژی هەرێم و چوزانم بەغداد و وانە ناوەکان تێکەڵ و پێکەڵ بوون بەڵام دوجار لە ژێر سەقفی مامۆستایانی خۆبەخشدا کۆکرانەوە. ئەم توێژە معلومە کە ئێمە زانین کەرکووک ناوچەیەکە ینی هەم لە ڕووی ئیداری ڕاست سەر بە بەغدادە بەڵام دوجار حکومەتی هەرێمی کوردستانیش چەندین هەزار یاخۆ چەند هەزار فەرمانبەرێکی هەیە لە سێکتەری پەروەردەیە کە سەر بە حکومەتی هەرێمی کوردستانن. ئەم مامۆستایانە یعنی چ لە قوتابخانەکان بە تایبەتی قوتابخانەکانی خوێندنی کوردی سەر بە حکومەتی هەرێمی کوردستان کە پێیان دەوترێت مامۆستای خۆبەخش لە ماوەکانی ڕابردوو هەوڵی زۆریان داوە یاخۆ توانیویانە بەشێکی زۆر لەو فەراغە یاخود لەو بۆشایی کە لە قوتابخانەکاندا هەیە پڕی بکەنەوە. ینی خەڵکی وا هەیە ماوەی 7 ساڵە 8 ساڵە 10 ساڵە خۆبەخشە تاوەکو ئێستاکە دانەمەزراوە. ئێمە زانین کە لە ساڵی 2018 ینی چەند کەسێک لە سێکتەری پەروەردەیە دامەزران. دوای ئەوە لە سەردەمی ئیدارەی پێشووتری بۆ وەکالەت لە ساڵی 1920 ئەوەی کە پێی دەوترا 17,000 کەس کە دامەزران و هەندێک دەڵێن نەخێر 17,000 نەبووە سەر و 25 بۆ 27,000 کەس بووە کە نەعەدالەتێکی زۆر بەرامبەر بە کورد کرا و تێیدا جگە لە کورد مامۆستایانی خۆبەخش یاخود توێژی خۆبەخش ئەوانیش بێبەش بوون لە دامەزرانەکە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەمە دووەم جارە مامۆستایانی خۆبەخش لە هەر سێ پێکاتەکە کورد و عەرەب و تورکمان ینی گردەبنەوە یاخود خۆپشاندان دەکەن بەڵام تاوەکو ئێستاکە نەمان بینی کە بە فعلی ڕاستە ئەمڕۆ ینی یادەدەری پارێزگا چۆنێ خۆپشاندەران بەڵام ئاخۆ چ بەڵێنێک یاخود چی پێکرێ بۆ ئەوی کە ئەم توێژە بێبەش نەکا یاخود بێئومێد نەکا لە دامەزراندن. پرسیارەکە ئەوەیە مامۆستایانی خۆبەخش لە نێوان دامەزراندن و بێهیواکردن و بێئومێدکردندا کامیانن. ینی لە ماوەکانی ڕابردوو بینیمان کە سەبارەت بە 7,304 دەرەجە وەزیفی نووسرا و کرایە خود بڕیار درایە خود واوترا کە جێگەی 2200 مامۆستا بکرێتەوە لەم 7,000 بۆی کە دابمەزرێن. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان پارێزگاری کەرکووک یعنی بەڕاستی ئەو قسانی کەوا کردی مامۆستایانی خۆبەخشی بێئومێد کرد یاخود بێهیوا کرد. وێ ڕای ئەوەش ئەوان بەردەوامن لە فشارە مەدەنیەکانی خۆیان تاوەکو حەقی خۆیان یاخود مافی خۆیان نەفەوتێ. ئەو دەڵێ کە ئەم 7,000 یاخود لە ڕابردووە چەند ڕۆژێک بەر لە ئێستاکە سەرۆکی ئەنجومەن ڕاگەیان کە لە ئایندەیەکی نزیکدا لینچی دامەزرانەکە یاخود ناوی ئەو کەسانی کە تەقدیمیان کردو بۆ 7,000ەکە بڵاو بێتەوە کەچی دوای ئەوە پارێزگار ئاماژەی بۆدا کە عێراق بوو جێی نییە مەگەر لە ساڵی 2027 جێگە ئێمانە بکرێتەوە لە هەمان کاتدا ئاماژەی بۆدا کە ئیستسنا نییە بۆ مامۆستایانی خۆبەخش. ئەمەش وای کردووە کە مامۆستایانی خۆبەخش بەڕاستی ماندوو بکات تووڕە بکات وەڕست بن لەو سیستەمە یاخود لەو بێهیوا و بێئومێدکردنی کە دەکرێت. لەگەڵ بەڕێز مامۆستا کەمال شەریف وەکو سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان قسە و باسی زیاتر دەکەین. مامۆستا سڵاو لێبێت. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێزت. ڕابردووە گرنگی بە پەروەردادیت و تایبەتی مامۆستایانی خۆبەخش و زۆر سپاس بوارەکان. ڕابردووە چەندین بەرنامەمان ساز کرد لەگەڵ بەڕێست و لەگەڵ هەواڵەکان و سەبارەت بە مولحەق و مامۆستایانی خۆبەخش و ڕەنگەیان دێشتە بێ خۆ زۆر شتە بێ کە هەر لای ئێوەش نەبێ ئیشەکە بەڵام دوجار ئەو بەڵێنانی کەوا هەم بە خۆبەخش بە مولحەق درا بە ئێوەش درا بوو کە چارەسەر بکرێت بەڵام تا ئێستاکە هیچ تروسکایەک هیچ ئومێدێک هیچ هیوایەک نییە. حەزەکەم لە سەرەتایە لەوە دەست پێ بکەم ڕۆڵی ئەم مامۆستایان یاخود ئەوانەی کە پێیان دەوترێ خۆبەخش کاڵێم خۆبەخشانی بەڕاستی بۆی کە کەس دڵگران نەبێت بە مولحەق و بەنازانم بەچی باسی هەموویەکە ئەوانەی کە بەگشتی ڕۆڵیان چی ئەمانە لە قوتابخانەکان تیدا هەیە 6 ساڵە 7 ساڵە و 10 ساڵە مامۆستای خۆبەخشە. دەستخۆش بێ بەڕاستی مامۆستایانی خۆبەخش و مولحەق و وەکو بەڕێزت فەرمووی کە ناویان مامۆستایان بەگشتی ئەمانە لە نێو خوێندنگەکانی خوێنی کوردیە ئێمە وەکو خوێنی کوردی باسەکەین دەستیان دیارە ئەگەر بێت و ئەم مامۆستا بەڕێزانە بنێردنە نەماڵە و ناومێت بن بەڕاستی خوێنی کوردی شکستێکی گەورە هێنێ. بۆیە من لێرەوە داواکارم لە حکومەتی هەرێم کوردستان هەوڵێکی جدی بدات بۆ ئەم مامۆستایانی خۆبەخشە کە بیان کاتە عەقدی وزاری وەکو ئەمانەی کە ئێستاکانی نزیکەی 1034 مامۆستای گرێبەستمان هەیە کە عەقدی وزاریان بۆ بکات.
ئێمە لە ڕابردووە بە بڕیاری بارێزگاری کەرکک ئەو کات بەڕێز کاگری وارتەها وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان لەو لزنانە بەشدار بووین لە لزنەی مامۆسایانی خۆبەخش لە لزنەی دابشکردنی زەویەکان هەمومان بابرین چوینە لژنەکانەوە لە کاتی بەڕێزی گرنگیشی تەواوی پێدرا ئەم مامۆسایانی خۆبەخشە هەموو سنوورەکانمان کرد هەموو بابرین ئاماریشی تەواومان وەرگرت لە نێو خوێندنگاکانی شاری کەرکووکە و یەکی سەرپەرشتیاری سەرەتایەکان و دواناوەندەکان وەکو خوێندنی کوردی ژمارەکەی 1932 مامۆستا و فەرمانبەر بنوەگەشتی ئیتر هەموو چیرینەکانی گرتەوە بۆیە ئەم مامۆستایان ئەم خۆبەخشانە بەداخەوە ئێستاکانە وەکەوەی بەڕێز باس کرد و کە باڵین لەلایەن پارێزگاری ئێستاوە کە ناومێت کراون من قەت ناومێت نابم لەبەرەوەی تا ئێستاکانە کێشەی 1304 مامۆستاکە ئەم خۆبەخشانەکە وەستاوە ئەم پلە وەزیفێکە وەستاوە ئەگەڕێتەوە بۆ میزانیە هەتاکو میزانێ لە 2027 دەنگی لەسەر نەدرێ هیچ تەعینبوونیەک هیچ عەقدێکی وزاری نییە هیچ فەرمانبەرێکی دانامەزرێ بۆیە من بۆ ئەوە ئەیگەڕێنمەوە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم خەمیشیان لێ بخوات وەکو بیان کاتە عەقدی ڕسمی وەکو ئەو 1034 مامۆستا گرێبەستانە یان داواکەم لە ئیداری پارێزگاری کەرکووک چۆن لە ڕابردووە لە کاتی ئیداری ڕەحمەتی دکتۆر نەزمەدین پترۆدۆلار هەبوو ئێستا ئەم پترۆدۆلارە دروست بکرێتەوە زیندوو بکرێتەوە بۆ ئەوەی ئەم مامۆستایانەی کە ئەوانەی لە نێو خوێندرگاکانە دەوامی ڕاستەقی ناکەن بۆی لە داهاتووە خوێندرگاکان ناوەندەکان هەمووی پەشیان نەکەوێت حەقە بکرێن بە پترۆدۆلار بۆی بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن چونکە ناکرێت مامۆستا هەیە خۆبەخشێت تا ئێستاکە مامۆستای خۆبەخش قزدم تا ئێستاکانن بۆ ماوەی 10 ساڵە 7 ساڵە 15 ساڵە لە نێو خوێندرگاکانە دەوامی ڕاستەقینەی خۆیان نەکەن و تا ئێستاکانەش هیچ بەڵێنیشیان وەرنەگرتووە هەوڵی جدیدرا بەڵام ناڵێم هێشتۆتیانە بۆ میزانی 2027 بۆیە من لێرە دەگەڕێمەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکا مامۆستایانی معلومە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وڵای لە زۆر خۆی بە خاوەن کێشەیە غەرق بۆ بەڕاستی حکوومەت تا ئێستا پێک نەهاتووە ساڵێک و هەژن و مەنگاڵ بژاردن کراوە ینی یەک ڕیزی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکان نییە بووی کە واقع چۆن خۆی بە خاوەنی خوێندنی کوردی دەزانێت ئەو هەش دەبێ خەمێکی لێ بخوات بەدامکردنی مامۆسان بۆ تەواوکردنی میلاکانە چونکە ئێستا لە نێو شاری کەرکووکە خوێندرگانیە وانە بێژیتیانە بێت من لێرەوە دەستخۆشببوونیان دەکەم و سپاسیانەکەم ڕێژەی دەرچوونی ئیمساڵ بە تایبەت و لە هەموو قۆناغەکانە ئەگەڕێتەوە بۆ هەوڵ و مادووبوونی ڕاستە مامۆسایانی هەمیشە جێگەی دەستیان دیارە و دەستیان خۆش بێ بەڵام لەگەڵ ئەوەش پەنجەی خۆبەخشەکان خۆت گوتنی جێگای دەست ئەوانیش دیارە کە باڵێن چەندین خزمەتیان کردو چەندین ساڵ تەنانەت ئێمە خۆبەخشوانەیە ڕێژەکەی لە قۆناغی شەشی سەرەتاییە شەشی سەرەتایی ڕێژەکەی 100% بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە بۆ ئەو مامۆسان حەقە ئەمانەی کە باورن لە ناو پرۆسەکەی حەقیقین جێگایان بۆ بکرێتەوە و ببکرێنە گرێبەستی هەمیشەیی گرێبەست بۆی بە بەردەوامی بتوان دەوام بکەن و ومێدێکیان هەبێ بۆ داهاتوو کە ببنە هەمیشەیی باشە بەڵام ئومێد مامۆستا ڕەنگە وڵی ئەوتری ینی کۆشک لەسەر لم بنیاد نادرێت ڕاست ینی ئینسان نابێت بێهیوا بێت نابێت بێهوا بێت لە ڕووی ئاینی شەو تەفاعل و بالخەیری تەجید و بەڵام ینی بۆ نووسارە و قسەی پارێزگار لە ڕابردوو نووسراوێک کرایتر نازان و گەشت بەکوێ لەسەر دەمی کاگرێ بواردا ئیسنا بکرێت بۆ 2200 مامۆستای خۆبەخش جێ بکرێن لەم 1304 دەرەجە وەزیفیە بەڵام خۆ پارێزگار بە هاشکراوەتی ڕۆژە وتی بێت شێ وابزان بە لایڤەکەی تیکتۆکا بۆ پێم وابێ گەر هەڵە نەبم بەڵام پێشترش ئاماژەی بۆدا لە بەرنامەی تەلەڤیزۆنیە سەبارەت بە 1000ەکە و سەبارەت بە نەبوونی بودجە و تێبامێنێتەوە بۆ ساڵی 2027 لە کاتێک ئەمە بەشێک لە پارێزەکانی عێراقەوە زیاتر لە ساڵێکە داوام بکەن موچی خۆشیان وەرەگرن لە چوارچێوەی 150,000 پلە وەزیفەکەدا بوو ینی ئاماژەی بۆدا کە ئیسtisنا ناکرێ ئەوەی کە هەیە تەقدیم کراوە بە خاڵبەندیە و هەر کەسێک ناوی هاتەوە ینی بۆ شێوازە پیرۆزی بێ
ئێستنا ناکرێت بۆ مامۆستایانی خۆبەخش کەواتەمە بێ ئومێدکردن نییە کاک فارس بنسبة أو مامۆستایانی خۆبەخش لە نێو ئەو 1304 دەرەجە وەزیفیە حەزەکەم لێرەوە پێ بڵێم لەو ڕێژەیە لەو کۆی ئەو 1000 یەک پەروەردەیەکی تێدا بوو ئەویش بابەتی ئینگلیزی بوو یەک پەروەردە بە هەوڵی ئیداری کەرکووک بەڕێز کاک ڕێبوارتەها کە جێگایان بکرێتەوە نزیکەی 2200 مامۆستا چکە پێویستێتی ئەمە پەروەردە خۆی داوای کردووە هەوڵی پارێزگاریش بەڕێز کاک ڕێبوار ئەو کات کە 2200 خۆبەخش لە نێو ئەو 1000 جێگایان بگرێتەوە هەموو ئالێتەکان تەواو بوو هەموو وابرین هەمووی ئامادە کرابوو بەڵام کەوتۆتە سەر میزانیە کە میزانەکە دەنگی لەسەر بدرێتەوە لە 2027 و هەموو شتەکان و کۆخۆی دێتە سەرسکە بۆیە من لێرەوە ئەم تەواو ئەگەر بێت و هەموو لایەک خەم لەم بابەتە نەخۆن داواکەم لێرە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە سەرۆشی بابلین ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لیژنەی پەروەردەش بە تایبەتی حەق ئەم مامۆستا بەڕێزانەی کە لە لێوان خوێندنگاکان ڕاستەقینە دەوامەکەن بکرێنە $100 چونکە ناکرێت ئەگەر بکرێت وابێت خوێندن پەچی ئەکەوێت لە ساڵی 2026 وە زۆر پێویستە بکرێنە $100 لەگەڵ هەندێک مامۆستا قسەم کردووە ناتوانم وازیش بێنم ئەترسێ مەسە واز بێنم دوای بەدابڕان بەردەوامی بۆ ناکرێت وەڵام لەسەر خۆم بژێرمەوە من لە ساڵی 2019 لە زانکۆی کەرکووک یعنی گرێبەست بووم گرێبەستێکی زانکۆی عقدی جامعی پێوتری نەک عقدی وەزاری ئەوانە هەر دوایەوە موچەکەی زۆر کەم بوو تقریبا ساڵێک دەوام کرد و دوایەوە خۆم وازمێنە بەویستی خۆم بەخواستی خۆم ئەوانەی کە لەگەڵم بوون هاوڕەکانم وازیان نێنە هەمووی 4 مانگ دوایەوە هەموویان بوونە هەمیشەیی ینی بە خۆی لە خۆیدا تر پێڵی شانسە پێڵی تر کوردڵێت داڵەکە لەسەر شانت نیشتەوە یاخود نەنیشتەوە ئەوە شتێکیکەیە بەڵام هەندێک مامۆستا هەیە لە ئێستاکە ناتوانم وازیش بێنم ترسێ واز بێنم دوایەوە 2-3 مانگ 4 مانگ دوایەوە ئەمانە دابمەزرێن یاخود بکرێن بەگرێ بەس ئەنجا کاتە بێ خەفەت لەوەش خۆم چەند ساڵە 10 ساڵە خۆبەخشم خەفەتە خۆم کەوا نەکراوم بەگرێ بەست ئەگەر دوای واز بێنم و بە دابڕا و حساب بکرێم ئەوانەی دوای من هاوڕێکانم دابمەزرێن یاخود بکرێن بەگرێ بەس ئەبێ خەفەتی ئەوەش خۆم کەواتە خەفەتە بەرە دوو خەفەت ینی سەخەڵچێکێڵێ نازانم ینی ڕوولەکام لا بکەم ینی ئەترسێم دوای کە کوردڵە لە هەردوو دینیەکە بمەڕاستی ئەگەر واز بێنم مامۆستا خۆپەخش دەبێت هەمیشە پشوو درێژ بێت دەبێت پشوو درێژ بێت خۆت باست کرد کە هاوڕەکانی سەکانە بۆت هەمیشە تۆ واز تێنا نابووای واز پێێنە چونکە ئێمە لە ڕابردوو ئەوانەی کە لە سەرتا لە دوای پرۆسە ئەمانەکە تاعیم لە هەموو مامۆسایەک موچەکەی کەمە دواتر بە پێی خۆناغ بە پێی ساڵی خزمەت موچەکەی زیاد دەکات تۆش ئەو کاتە بمایەتەوە یان هەر مامۆسایەکی تر تەحملی بکردا بیتوانایە بەردەوام بووە لە کارەکە بۆی بکرات هەمیشەیە بۆیە ئەمە ناکرێت ینی ئێسێمە باسی نمونەی خۆت کرد دەبێت مامۆستا خودگوتنی بەردەوام بێت یعنی ئەگەر بێت و مامۆستایەک واز بێنە لەوانە حەقی ئەو نەساڵەشی بست بێت ینی بۆ نمونە مامۆستای 5 ساڵە لێم خوێندنگایەکە بە بەردەوامی جێی دەستی دیارە بەبێ بەردەوامیش لەوانەیە بۆ هەر بۆنەیەکیش هەبی بێت یان هەر بابەتێکیش لە نێو خوێندنگاکە هەبێت وەکو خۆی بێبەش نەکردووە بەشدار بوو لەو پرۆسەی کە ئەو داوای مامۆسانی هەمیشەیە دەوامیان حەسەی دەرسیان هەیە ناکرێت ینی مامۆستا لە کات و ساتی خۆیان ڕاستە ئامادە بێت چکە مامۆسای خۆبەخشی لانی کەم 15 حسەی هەیە ئەو 15 حسێ دابەشی 5 ڕۆژێکی کا ڕۆژی دەبێت 3 ڕۆژ حسەیەکی هەبێ و هەر سێ بابەتەکەش ناتوانێت سەریەکا بێت دەبێت خۆنا وانەیەک ئیساحەتی تێ بکەوان واتە لانی کەم دەبێت 2 ساعت و 3 ساعت لە نێو خوێندنگای ئامادە بێ بۆیە هیوادارم بە هەموو لایەکەوە خەم لە خەمیشی گەورەیە بەڕاستی بۆ مامۆسانی خۆبەخش بەڕاستی ماندوو بوونە بەڕێزیان لە هەموو ڕێکەوە جێگای دەستیان دیارە دەبوو ئەمان نەک ئێستا لە ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بکرایەتنە هەمیشەی بکراتنە عقد بۆی ئیساقانە ئەم گیر و گرفتە تووشیان نەبووایە مامۆستاچی لایەنە سیاسەکان چی ئێمە زانی کە لە عێراقی دوای 2023 کورد دەڵێمە خۆشی بێت تورشی بێت تەواو تر محاسەسەیە ینی بەتایبەت بۆ کەرکووک ینی بە پێی باڵانسی پێکاتەیی بێت نەتەوەیی حەزبی قورسایی و هاوسەنجی بێت ئەوە شتێکە بەڕاستی ینی
لێبووینەتەوە هەرچەند بەداخەوە لە سەردەمی داری پێشووتری بۆ وەکالەت خەدرێکی زۆر لە کورد کرا لە کوێ 70,000 قسوور مامۆستا یاخود دامەزراندنە وڵی نازانم ڕەنگە 2000 بەر کورد نەکەوت وابزانم نزیکەی ئەو کات نزیکەی 3,500 بۆ 4,000 لە کۆی 70,000 لە کۆی 70 ئێماڵێن 70,000 زیاتریش بەڵام زیاتر بوو بەڵام ئەو کات ئەو ڕێژێش کە استمراریان دراپیان لێرەوە بە بلای بەڕێز بە مامۆستا شێخ سەباح ئەو لەلایەن لە مەکتەبی سیاسی بەڕێز کورد نیوەی شارەکە ئەو کاتە بوو بەڵێ خۆی باسیکەین بەڕێز کاگاسۆ مامەدەوە بوتی نابێ یەک مامۆسای بگەڕێن ئیستیمراریان بدەنێ بۆی کەس بێ بەش نەبێت ئەو ڕێژەکە لە 3,000 بۆ 4,000 لە یەکی سەرپەرشتیاری ئەو کات مامۆستایان چون بابرین بەرداوامبوونیان هەبوو ئامارەکەیان وەرگرت و ئەو مام بەڕێوبەرانە ئیستیمرارەکان داپیان و هەمویان هەژبوونیدا ئەوەش بەواقع ئێمە ڕاستە هەژبوونیدا طبعاەوە لەوانەیە هۆکارێکی خۆی هەبێت تایبەتمەندیکی خۆی هەبێت لەبەرەوەی سەری خۆی عازی پێدا بێت ئەوە ئێمە ناگەڕێنەوە بۆ بابەتانە چووکە ئێمە دەبێت وەکو مامۆسا وەکو کەرکووکی قسە بکەین و خەمی بخۆین و ئەمانە و ئێمە دەبێت چیش ببینین وەکو خۆی ینی ئێمە لە ڕابردوو ئەوەی لە خەمی مامۆستا بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئەوەی لە خەمی مامۆسا بووە ئەو ئەوانی پەرلەمانتارانی ڕابردوو کە چۆن خزمەتی مامۆسایان کردووە ئەمانەی مامۆستا خەمی مامۆسا بوون هەوڵیاندا بوو گواستنەوەی ڕاژی مامۆسەکانیان بەڵام هەوڵێک شەبووە کە نەیانەهێشت من ڕێک مەبەستەکەمە بوو پرسیاری ڕابردوومی خۆت پێشتر بەلایەنە سیاسیەکان ڕێک ویستم بەوە پەیوەستیکە من بۆیە من داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەم داوا لە هەموو لایەنە سیاسیەکان وازە هەموو بابەتێک بێنن وەکو کەرکووکیەک ئێمە دەبێت هەموو مامۆستایەک هەموو تاشێکی کەرکووکی خزمەت بکرێت خەریک لە پەرلەمان بەڕاستی موافقە لەسەر گواستنەوەی ڕاژەی مامۆستایان بدرێ بەڵام دوجار ئەو هەوڵەش شکستیێنە ئەوە بەو کاتە یان هێشتا بە تەواوەتی هەرێمی کوردستان هەموو شتێکی ڕادستی بەغداد نەکردو ینی ئەو هەوڵانی کە ئەدرا بۆی کە ڕاژەکە بگوازرێتەوە لێرە و لەوێ چەمپی تەخوینکردن ئەمە تەسیل لە کوردایەتیەکە تۆگەر ڕاژەکە چێتە سەربەغا کە چێساکە موچەی کۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداد و پرسیارەکەی مامۆستانی بۆ ئیکە ئەم توێژەکە مامۆستایانی خۆبەخشن لایەنە سیاسەکان لە کەرکووک لایەنە سیاسی کوردەکان و بەسمە حەقم بەسەر پێکاتەکانی ترەوە نییە ینی ئەمە ژوک و گواستنەوەی ڕاژەکەی لێ نەکەم بەڕاستی هەوڵەکان جددی بێ بیخەنەگەر دوجاری تر لە ناو ماڵی خۆتا چۆن شتەکانەکرێت چۆن ناکرێت بەکامی بۆیە باسی ئەوم کرد ئیساخانە ڕێژەی کوردەگە بێت و یەکدەنگ بێت لە ناوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەتوانێت $100 زیندوو بکاتەوە یعنی ڕێژی چەندێکە ڕێژی کورد ئەتوانێت زیندوی کاتەوە بۆ ئەوەی بتوانێت ئەم مامۆستایانە خۆبەخشانە هەمووی جێگای بێتەوە وەکو $100 یان حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کورد بەگشتی حوت ئەندامی کە زۆری نییە کە زۆرینەی ئەنجومەنە بۆیە ئەگەر بێت و ئەمانە خەمیشی تەواوی لێ بخرێت و ئەم گیر گفتارنی دە بۆ خێنی کوردی لە داهاتوە نامێنێ بەڕاستی من لێرەوە ئەگەر بێت و خۆبەخش نەبێ ملحق نەبێ خوێندنی کوردی لە شکستا بێت بەڕاستی ئەمە حقیقەتە فەرموو ئامارێکت بۆ دێرم لە هەموو نێو خوێندنگەکانی شاری کەرکووکە خۆبەخشیان هەیە ئایا تو ئەزانی لە لە کۆی 542 خوێندنگا لە شاری کەرکووک بە باخسەتەوە بە ئامادەیتەوە بە ناوەندی دواناوەندی و سەرەتای هەموویتەوە 6,700 مامۆستا و فەرمانبەرت هەیە بە هەمیشەیی و هەموویەوە ئەوەی سەر هەرێمی کوردستان بەڵێ 6,700 و ئەوەندە ئەمە طبعا ڕۆژانە لێ خانەشی نەبێت چیە جێگای ئەوانە پڕکاتەوە بۆیە من پێم باشە گرێبەستی وزاری زۆر گرنگە بۆ ئەم مامۆستایانە کە ئەمانەی لە نێو خوێندنگاکانن حەقیەکەی سەرپەرشی داوای بکات و تەنسیقێک لەگەڵ وزارەتی پەروەردەیە بکرێت نەک ماوە ڕێژەیەک بێت ئەمانە عەقدی وزارین یعنی چۆن ڕێژەیەک دێ و کار دەڵێ بەدزیەوە کرێ لە پشتی پەردەوا کرێ بۆی وازەحمی مامۆستات خوا 1034 مامۆستای گرێبەست هەیە سەر بە هەرێم ماوەی لەمە پێش 11 عەقد هات 11 عەقد 11 دانە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کردو ناری بوو کەرکووک باشە 11 ژمارە 11 مامۆستای عەقد وزاری بۆ 11 هەموو ئەمانەی کە پێویستن کە دەوامی ڕاستەقیناکەن لە نێو خوێندنگەکانە ئەوانە وەرەگرم ئەو 11 بەپێی ئینتیمای حزبی کرابوو
وزارەت خۆی زانێت حتمما بۆیە لەبەرەوەی کە دێتە کەرکووکەوە ئەو ڕێژەیە بۆ 11 تەنها کەرکک 11 پێویستە 11 عقدگوزاری پێویستی بە 3000 مامۆستای تریشە چکە لە ڕابردووە هەموو خوێندرگاکانی شاری کەرکوو ئاماری بابرین ئەمانی پێشوی خانەشی نزیکی 12000 مامۆستا فەرمانبەر بوون ئێستاکانە بە نیوە بووە کە ئەمانەت ئەگە بێت و تەعین نەکرێن و عقد نەکرێن لە جێگای نیەتەوە خوێندن چۆن بەڕێوە بێت ڕاستە لەگەڵەوە ئێمە لە پەروەردەی کەرکووک مامۆستامان هەیە جێگای دەستیان دیارە ئەو مامۆستا بەڕێزان ئەوانەشمان هەیە بەڵام ڕێژەکەی خوێندنی کوردی فەرمووی ساڵانە خوێندنی کوردی لە بابرین دەکرێتەوە ئەوە نییە دابخرێت یعنی ساڵ نییە چوار خوێندنگا 5 خوێندنگای تازە لە نێو شاری کەرکووک ئەمیش پێویستی بە میلاکە پێویستی بە ئەساسە پێویستی بە میلاک پێویستی بە هەموو شتێکە خزمەت گوزارە فەرموویستە ئێمە لە نێو هەموو خوێندنگاکانە لەدا خوێندنگایە دوو خوێندنگا خزمەت گوزاری نییە چی خوێندنگا پاکاتەوە چی خزمەتێکە بۆیە ینی دەبێت ئەنجومەن چ حکوومەتی هەرێم خەمێ لە کەرکووک بخۆن هەموو شتێ بدەنە لا خزمەت ئیمڕۆ خەڵک چیە خزمەتێوێ خزمەتی خەڵک بکرێت و بە تایبەتی کەرکووک چونکە ناوچەیەکە کێشە لە سەریشە ئێمە دانی بەرامبەرمان هەیە ئێمە لە بەرامبەرە خوێندی عەرەبیمان هەیە خوێندی تورکمانیمان هەیە خوێندی مەسیحیمان هەیە هەر حەقە تەماشای ڕێژەی ئەم خوێندنی کوردیە بکەن کە ساڵانە چەندێ بەرزە ئین ساڵەکە 87 بوو قۆناغی سەرەتایی و دەشبینین یەکەمەکان هەر لە خوێندنی کوردیە ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی هەمووشی مناڵی فەقیری ئەم شارەیە هەمووشی مناڵی فەقیری ئەم شارەیە بەڕاستی یعنی ئەمانەی کە دەچنە کۆلێژی پزیشکیویان هەر ئەو کۆلێژە بەرزەکان هەمی لە خوێندنی کوردیەوە ڕاستە ئەمانە خۆیان مادوو بن و مامۆساکان من لێرەوە سپاسی یەکە بێ کە هەموو مامۆساکانی خوێندنی کوردیەکەم ئەوەی لە خوێنی کوردی دێت سەر کەس بێدان سەر بەنا هەرێم بێت ئەو مامۆسایانی کە لە خوێننی کوردی داوامەکەن بەڕاستی جێگای دەستیان دیارە کە بەو شێوەیە کە خزمەتیان کردووە یعنی بێت و مامۆسایانی هەرێمیش موچەکەی لە هاتوو نەهاتە مانجی ڕابردوو لە 47 ڕۆژ یاڵە موچەی مانگی 6 وەرگێرە نازانین ساکانە 6 درا 7 درا 5 درا سەریان لە خەڵک شێواندووە ئەم تاخیری ئەیهێڵنەوە بەس بۆی لە کۆتاییە مانگی 2 مانگیش بخۆن بۆیە هیوادارم حکوومەتی هەرێم من بۆیە ناو حکوومەتی هەرێمە هێنم دەبەری من موچەکەم مامۆسایانی هەرێم موچەکەی لەسەر هەرێمە حەقی لای ئەوە باش مامۆستا لە خۆپشاندانەکەی ڕۆژە بینیمان لەمام هەفتەیەوە دوو جار مامۆستایانی خۆبەخشانی خۆپشاندان ئەنجامەدەن ئەم دوسێ ڕۆژ بەر لە ئێستاکە بوو ینی مامۆستایەکی خۆبەخش خۆبەر چای میدیاکانەوە قسەی کرد ینی باسی لە پارە کرد ئەگەر نازان ڤیدیۆکەت بینی بێنە خاتوونێک مامۆستایە خۆبەخش بوو نی باسی لە 15 وەرەقە و تر ئەمانە کرد یعنی ئەم قسەیەش ڕەنگە هەبێت و بەبێ ناوهێنان بەڵام من دڵنیام خۆ لە سێکتەرەکەیە کارەکەیت و ئیشەکەیت و ینی چۆن ئەوێت خەڵکیە بە پارە دامەزراوە ئەزانی چۆن بە وتیان نابێ ئەو قسەی کرد بە بەرچاوی میدیاکانەوەتی بە وتیان من قەت دەگەڵ وتم نییە ڕاستەقینی بکاتە سەر وەرەق با بڵێ من فڵان کەسم ئەوەندەم داوە بە فڵان کەس حەقەکەی وەرەگیرێتەوە تێگەی حەقەکەی وەرەگیرێتەوە بەس بە وتیان نابێ فەرموو ئەلیفە وەرەکاک چەندێک داوە ئەلە من نەمداوە بەڵام پێ دوانی مامۆستا گەندەڵی زۆر پێ دوانی گەندەڵی هەبێت شوێن نییە نەبێت بەس من بە بەڵگەوە قساکەم هەموو شتێ بەڵگە بە کتاب بە وەرەقا ئەم وەرەقەی ئەمە لەسەر ئەم وەرەقەی چی نووسراوە با بێ برێ مامۆستا کەماڵ ئەوەمان هەیە و فڵان کەس ئەوە نەمان داوەتێ کەس ناکرێ برێ وەڵام من فڵان کەس داوای کردەوە شتانە هەموو شتێ بە بەڵگە من نمونەیەکت بۆ بێنمەوە وتیان فڵان کەس ئەوە نەی وەرگرتووە وتم ئەگەر هاتووە شتەکەت ڕاستە من حەقەت بە وەرەگرمەوە دوو ئەوەندەش تەعویزت کەمەوە لەو بابەتەیە بەس بیهێنە بەرامبەر بەس بەو شێوەیە بە ئەوە نابێ وتی مینیرزای خۆمە وتم هەر کەسێکە من نازان بێنە بەرامبەر پاشکەس بووە ئێمڕۆ بەوتێن نابێت
بیکە لەسەر وەرەخەتدایە فڵان کەس ئەوەنێ دێ وەرگتۆ بۆی ڕوبەڕووی بکرێتەوە بدرێتە دادگا. باشە ئێستا گەوای دابنین ینی خوێندنی کوردیدا چەند هەزار مامۆستای تقریبی هەیە 2000 بێت 1500 بێ وەکو خۆبەخش من پێ دەڵێم 8132 نووسراوە لە خوێندنی کوردی ئەو کاوە بوو قرسەکەم لە یەکەی سەرپەرشتیاری سەرەتایی دواناوەندەکان وەرگرت تەسمینی پەروەردەم کرد 8132 خۆبەخش. ئەم جۆرە ناڕەزایەتیە یاخود خۆپشاندانانە تا چەند گرنگە کە فشارێکی مەدەنیە ینی لە وڵاتانی پێشکەوتوو بە خۆپشاندانی مەدەنی حکومەتە گۆدرێ دەسەڵاتە گۆدرێ ئێمە لێرە ناڵین کاکە بۆ شێوازە بەڵام ینی گوێیان لێ بگیرێ بێئومێد نەکرێن بێهیوان نەکرێن یە لە ماوەیەم هەفتەیە کاتێکە خۆپشاندن ئەنجام درراوە چەند ڕێژەی ئەو کەسانی کە لە خۆپشاندنەکە ئامادەم بەڕاستی کەمە چونکە 2000 فشاری مەدەنی گرنگە بۆی کە تۆ داوای مافی خۆتەکە ینی کورد دەڵێ ماف ئەدرێ ناسەندرێ پرسیارەکەەوە ینی وەکویچێتی مامۆسایان ینی تا چەند پاڵپشتی ئەم جۆرە ناڕەزایەتیەکەن بۆی کە فشارێکی مەدەنی دروست بێت تاوکۆمانش حەقیان نەفەوت. تاک پارس ئێمە شتێکەیە حەقە دەبێ وەکو خۆی باسی ئەواکی کە ئەو ڕێژەی نزگی 500 بووە لێرەش ئەوە نەنووسراوە لەگەڵ تام 100 بەڵام ئێمە کە داوای ئامارێکمان کرد بەڕێبەر وا هەیە لەوانەیە دوو خۆبەخشی هەبوو بێ بەڵام دەینووسیوە دەینووسیوە لەوانێ کاریگەری دەوروبەر هەبوو بێ لەسەری ئەو ژمارەی نووسیوە قەیچێکە پایپی نووسێت بەڵام کە هاتە سەر حەقیقەت هەتاکو ئەو دوانەوە بەستا بێت حەق نییە یەشێتر بنووسێت بابی نووسی بینێرێ بەڵام نەک ئەم دوانە تەر کات و هیدی کە بنێرە لە باتی ئەمەش ناحەقیە بەڕاست ئەمەش ناحەقی ئەمە بینیمانە یعنی من لە کاتی ئەو پرۆسەکەیە مامەسا هەبووە 4 ساڵ بۆ لەو خوێندنگای دەوامی کردووە پرۆسی حەسب و تەقییمەکە بەڵێ 4 ساڵ بۆ دەوامی کردو بە بەڵگەوە کاتێکگەرە مامەسە تخوا بەس تاکی دێ بکە بزانە من دەوێ ناوم هەیە لە لەو قورسەی دایتوێت دێماندا و ناوی نەبووم ئەو بەڕێوەرە نەی نردووە یان سەر بەلایەنەکەی خۆی نەبووە ئەمە هەموو شتێک بوو واردە ئەو کاتە ئێمە لای خۆمانەوە کە بینیمانە ئەو ناحەقیەکە کراوە بەڕاستی پێم قبول نەکراوە ئێمە لای خۆمانە ئیزافەمان کردووە بەسەر هەمان خوێندنگەش دەست خۆش مامۆستا وەکو بە دواپرسیارم هەر بەوە پێوەستی کەم چکە وەڵامی ئەویان وەرنەگە بڕاستی ئەم جۆرە ناڕەزایەتی تا چەند پاڵپشتی پشتیوانیەکەن چکویانگەرێکی زۆر ڕەنگەدا توانی عینەن بە هەمان شێوە گەر بێت و بێئومێد بکرێن جارێکت یعنی خۆپشاندان ئەنجام بدەن من لێرەوە بە مامۆسانی خۆبەخش ڕاگەیەنم هیچ کات بێئومێد نەبن چونکە من وەکو خۆم قەت بێئومێد نیم لە هیچ شتێکە هەوڵ بەردەوام بن لە سەر پرۆسەکانیان بەردەوام لە کارەکانیان بەڵام قەت بێئومێد نەبن ئیمڕۆ نابیانی دوو بەیانی 27 گرنگەوەی دانەبڕێن چونکە وەکو خۆت لە سەرەتا باسی ئەوەت کرد دوای لەوانەیە ئەو بەڕێوەرە وەرت نەگرێتەوە بەرداوامبوونت بۆ نەنووسێت بۆیە من وەکو یەکێتی مامۆسایان هەمیشە پاڵپشتی هەموو داهاواکاریەکی مامۆسایانی خۆبەخشین لە داهاتووە. دەستخۆش سوپاس دەکەم دووبارە سپاس بۆ تۆ ماندوورە زۆر بەخێر بڵێ خۆشەویستان سپاس بۆیەوەش کە بینەر بوون بۆ ئومێدی چارەسەر بەڕاستی هەرچەندە لە ماوەکانی ڕابردوو توانم بڵێم دەیان بەرنامان لەسەر مامۆستایانی خۆبەخش و ملحەق و کۆی ئەنی مامۆستایان یاخود ئەوانی کە لەژێر ناوی جۆرا و جۆرەوە کار دەکەن لە قوتابخانەکاندا بەڵام تا ئێستا کە بەڕاستی دەرچەیەک باش بە حاڵی خۆمەکە خوێندنەوەیەکم بۆ واقع هەچەند مامۆستا ئاماژەی بۆ دەکەوە بێئومێد نەبن بێهیوانە بن کاری خۆیان بکەن ینی احتیمالە لەگەڵ بودجەی 2027 ینی چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە بۆ ئومێدی چارەسەر بەڕاستی ئینشاءالله سوپاستان دەکەین خواتان لەگەڵ